خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکە باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین بە تایبەتر بۆ منداڵانی باخچەی مناڵان زۆر گرنگە چونکە ماوەی چەند ساڵێکە خەمخۆرانی نێو ئەم بوارە سەرقاڵی ئەوەن کە پرۆگرامێکی تێر و تەسەل پێشکەش بە منداڵانی باخچەی مناڵان بکەن ئاری گۆڕانکاری تاوکراوە لە پرۆگرامەکە اینجا بەرهەمی 4 ساڵی ئەم خەمخۆرانەی پەروەردە ئەمڕۆ لە پرۆگرامەکە ئێمە باسێکین چونکە پرۆگرامێکی نوێیە کە تایبەتە لە نێو باخچەی مناڵانە ئیتر ئەخوێنرێت و پێشکەش بە مناڵانەکە اینجا با بزانین ئەم پرۆگرامە نوێ لەگەڵ ئەو پرۆگرامی کە لە ساڵانی ڕابردووە هەبوو چ جیاوازیەکی هەیە اینجا تۆش چێ بەدەستەوەریە شتێکە بۆمان کردە شامان پێمانەوە هەگبە وانە ئەمە هەگبەیە بەڕاستی لەناو هەگبەکەیە هەش کتێبی ئەم وەرزە تازەی تایە کە لە ژێر تێزکردنەوە 4 ساڵە سەرقاڵی ئەوەن کۆمەڵک خەمخۆری بواری پەروەردە بە تایبەتی بۆ منداڵانی باخچە ئیتر بۆ ئاستەکانیشی هەمووی تایە بێگومان لە دەستی منە بۆ مناڵانی باخچە ئاستی دووەم ئەمەشیان بۆ ئاستی یەکەمە اینجا کاتە بۆی بە چۆپڕی قسە لەسەر ئەم پرۆگرامە نوێ بکەین بۆی کە بزانین چی و جیاوازێکی لەگەڵ پرۆگرامەکانی تراچی و چۆن خزمەتی باشتر بە مناڵانەکات ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا دیمەن حەمەعەلیمان کردو کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەی باخچەی مناڵان و ئەندامی لیژنەی باڵای پرۆگرامەکانن هەروە مامۆستا سۆزان ئەحمەد کە بەڕێزیشیان بەڕێوەبەری باخچەی شادی و ئەندامی لیژنەی باڵای پرۆگرامەکانن سڵاتان لێبێ و زۆر بەخێر بێن پیرۆز و تایبەتە ماندوو نەبن مامۆستا دیمەن سەرەتا با لە بەڕێستەوە دەست پێ بکەم بۆچی بیرتان لەوە کردەوە ئێوە ماوەی 4 ساڵە سەرقاڵی ئەوەن کە پرۆگرامێکی نوێی خوێندن پێشکەش با منداڵانی باخچە بکەن چی وای لە ئێوە کرد ئەم بیرۆکەتان لا دروست بێن بەڵێ سەرەتا سپاسدانەکەم بۆ بانگەشتکردنتان بۆ ئەم بەرنامە و بۆ گرنگەکانتان بە قۆناغی باخچەی مناڵان وەک ئاشکرا لای هەمومان قۆناغی باخچەی مناڵان قۆناغێکە چۆنەڵی بنەمای هەموو قۆناغەکانی ترە کە لەم قۆناغەیە منداڵ کەسێتی بۆ دروست ئەبێ هەتا کۆتایی ژیانی کە لەم قۆناغە ئایا بە شێوەی دروست بێ هەڵا ئەو کەسایەتی بۆ دروست بوو لەگەڵ ئەڕاتە تاکو و ئاخر قۆناغەکانی ژیانی بەنسبەت وەڵامی پرسیارەکە تەوانێت تەبان هۆکاری بیرکردنەوە لە گۆڕانکاری و دروستبوونی ئەم پرۆگرامە کە بە خۆشحاڵیەوە ئێمە لە 2021ەوە لە ڕێگەی لیژنەیەکی باڵاوە کە هەموو شارەکانی کوردستانی گرتووەتەوانێ و بە هاوکاری وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان و چاپەمەنیەکان لە هەولێر لە سەرەتای دروستبوونی ئەو بڵین ئەو بەڕێوەبەرایەتی و لە ساڵی 2021ەوە ئێمە هەستاین بە بیرکردنەوە لەوەی کەوا پرۆگرامێکی سەرتاسەری بێ لە هەموو کوردستانە ئەمە یەکەم هۆکار بوو لەبەر ئەوەی لە هەر باخچەیەک لە هەر باخچەیەک بە شێوازێک پرۆگرامەکە ئەخوێندرا بۆ نمونە لە هەولێر وێزگەکان هەبوو لە سلێمانی سوچەکان هەبوو و بە هەمان شێوە لە شارەکانی تێژ هەر یەکە و بە شێوازێکی جیاواز و ئەمە یەکەم بڵین هۆکار بوو بۆ ئەوی هەمووی یەک بخرێت خاڵێکی تر بیر لەوە کرایەوە ئایا لە نێوان وێزگەکان و سوچەکان سیستمی سوچەکانە کامی هەڵبژێرێ لە دوای چەندین کۆبوونەوە و وەرکشۆپ و بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێزی نێودەوڵەتی کە ئەوانی زۆر هۆکارمان بوون لە کردنەوەی خولەکان لە وەرکشۆپەکان هاوکاری بیرۆکەکانمان بوون گەشتینەوە ئەنجامی بە سوپاسەوە ئەم پاکێجە جوانە بێتە بەرهەم کە هەموو گەشتە سەر ئەوەی کەوان سیستمی سوچەکان ئێستا لە سەرتانتە سەری هەرێمی کوردستانە هەموو باخچەکانە جێبەجێ بکرێت بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن بە شێوەی تێستە بۆ 50 باخچە لە هەرێمی کوردستان بە هەموو شارە جیاوازەکانی کوردستانەوە لە هەر شارێک تقریبن بە ئەتوانم بڵم لە هەولێر و دووهۆک و سلێمانی 10 باخچە هەڵبژێراوە 20 باخچەکەی تریش دابش کراوە بەسەر پارێزگاکانی ترە و هەمووشمان بە شێوەی تێست لە ڕێگەی کردنەوەی خولەوە لە ڕێگەی ئەنجامدانی وەرکشۆپ و مامۆستاکان ڕائەیەنێت بۆی بتوانن ئەم شێوە جوانی پاکێجە بچێتە ناو باخچەکان و سودمن بێ زۆر کارێکی باشە دەستان خۆش بێ مامۆستا سۆزان من لەم پاکێجی بۆ ئاستی دووەم دانراوە پرسیارێکم لا دروست بوو هەمویان کتێبن و هەمویان ماشەڵڵا کارکتەر و یعنی وێنەی زۆر جوانی تایە ڕوونکردنەوەی زۆر جوان و سادە و سانە بۆ مناڵی باخچە بڕاستیڵی بۆتان دووریەوە دەستان خۆش بێت بەڵام یەک پرسیارم نادروست بوو بۆ ئەمەیان ئەڵی کارامایی و بە هاکۆم چالاکیەکان
بۆ مناڵانی باخچە ئاستی دووەم جەستەم دانەیەکی تر جانەوەران دانەیەکی تر ژینگەکەم چۆزانم ڕواک نیشتیمانەکەم باشە خێزانەکەم سوپاسکردن باخچەکەم تاو ینی ئەم ناوان وەزەم دانیشتمەوە نانەماوە ئەم ناوانە بۆ ینی هەرێکیان بوون مەکاڵێ باخچەکەم زیاتر لەو کتێبەیە ئەو شتانی تایەکە لە دووروبەری باخچەیە ئەڕوە یان گیاندارەکە سوزانم نیشتیمانەکەم هەستە نیشتیمانێکی تیا چۆنی ئەمە بیرتان لێ کردوتەوە سەرەتا سوپاسانەکەم بۆ ئەوەی کە خەمخۆری بەشی باخچەی بناڵانن سوپاسی بەردامەکەتانەکەم لە باخچەی بناڵانە دوو ئاسمان هەیە ئاستی یەک و ئاستی دوو بۆ ئاستی یەک دوو کتێب دانرا بۆ ئەم ساڵ یەکیان بە وەرزی یەکەمە یەکیان بە وەرزی دووەمە بەڵێ لە کەیجی دوو ئەوەی کە لە دەستی بەڕێستە هەشت یەکەی تایە ئێمە ئەڵێن یەکە لە مەکتەبەکان ئەڵێن وانە چۆن وانی بیرکاری زانست کوردی عەرەبی ئەوە هەیە ئەمەش هەمان بابەتە بەڵام بابەتەکانی گونجێنراوە لەگەڵ مناڵی باخچەی مناڵانە بۆ نمونە کە باسی جەستە ئەکا هەموو ئەندامەکانی لەشی پێ ئەناسێنێ هەرچی شتێک پەیوەست بێ بە ئەندامی لەشەوە لەو کتێبەیە هەیە اینجا ئەم باشە هەشت کتێبە چواریانی وەرزی یەکەمە چواریانی وەرزی دووهەمە چوارێکی کە لە وەرزی یەکەمە ئێمە 4 مانگی خوێندنمان هەیە هەر مانگێک یەک کتێبی لەوە بەدانراوە هەموو بابەتەکانیش دەخۆی ئەگرێت لە پیت و لە ژمارە و لە ناوەڕۆکی زانیاریەکانیش واتە مناڵ پێشەوەی بچێتە قۆناغیەکی بنەڕەتی زۆر شت فێرە ئامادەی تەواو ئەکرێت وەکو ئەو جیلی خۆمانیە لە پۆلی پێنجەی بیسییان فێرەکردین نانە بەعکسەوە لێرە ئێمە قۆناغی باخچەی مناڵان قۆناغی ئامادەکاریە بۆ بنەڕەتیە بەڵێ بۆ ئێستا بۆ من ئەگەر هەندێک کەس ئەڵێ بۆ پیتی تیابێ ئەی لە بنەڕەتی ئەی خوێنێ ئێمە پیتەکەی وا فێر ناکەین ئیلا ئەبێ بیزانێت و بینوسێت نەخێت تەنها فێرکردنی وێنەی یاخو گۆکردنی وشەکانە ئەگینا ئەوە نییە بە قەدۆی ئێمە چکە لە باخچەیە قەڵەمگرتنێکی وامان نییە کە مناڵ بتوانێت شت بنووسێ لەبەرەوەی هێشتا ماسوولکەکانی پەنجەی نەگەشتوێتەوە باخچە ئامادەکاریە بۆ قوتابخانە بنەڕەتی باشە اینجا ئەم بابەتانی تریژ لەبەر دەستی منان بەڕاستی هەریەکەیان و باسی بابەتێکی زۆر بەسوود دەکا بۆ مناڵان ئەو بە فیڕۆ نادەین اینجا لە پشتی ئەمەشەوە ئەوتانە بەتێر و تەسەلی باز لە کورتە چیرۆکێک کراوە سەبارەت بە ئەو بە فیڕۆنەدان اینجا مامۆستا دیمەن باسێکی ئەمانم بۆ بکە دایکم باشچین هاوڕێمە خارنا ساخلم ئەمانە چین ئەمانە چۆن پێشکەش بە مناڵانەکانن خارنا سەلم بەڵێ خواردنی تەندروستە ئەمانەی لە لای بەڕێسە پاکێجی چیرۆکەکانن تەبەن ئێمە لە باخچەیە بە شەوانەیەکمانەیە بە شەوانی چیرۆکە مامۆستای بەڕێز کە ئەچێتە لای منداڵەکان بۆ قۆناغی یەک و قۆناغی توش ئەبێ چیرۆکمانە بێت چونکە خۆتان ئەزانن چیرۆک یعنی باشترین ڕێگەیە بۆ پەروەردەکردنی مناڵ ئایا بۆ ئەوەی بەها جوانەکانی لەلا دروستکەی یاخود هەندێک خوڕەوش هەیە کە پێویستەکە لە مناڵەکەی دوور بخرێتەوانێ ئەم بابەتانی کە لە ناو چیرۆکەکایە ڕێک پەیوەندە بۆ یەکانی کە لەبەر دەستی بەڕێستانە یعنی چۆنەڵێ ئەم بابەتی پاکێجە زنجیرەیە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە وەکو لە پێشیشەوە ئاماژەم پێکرد چیرۆکەکانیش بە هەموو شێوە هەر باخچەیەک ئێمە دەستخۆشی لەو کەسانە ئەەکەین لەو نووسەرانە ئەکەین کە گرنگیانە بە ئەدەبیاتی مناڵ کە کۆمەڵە چیرۆکی باشان بۆ قۆناغی باخچە و سەروتریژ نووسیوە هەر باخچەیەک یاخود هەر مامۆستایە کە چیرۆکێکی بەلاوە باش بوو بێ و گرنگ بوو بێ بۆ مناڵ هێناوێتی کاتی پێشووتر لە باخچەکانە باسکرا بەڵام ئێستا سەر تاسەری کوردستان بۆ نمونە ئەگەر یەکەیەک باس بکەین بۆ نمونە ئەم یەکەی ژینگەکەم ئەگەر بۆ نمونە من لە سلێمانی لە باخچەیەک بم لە یەکەی ژینگا بم مامۆستایە کە لە هەولێر لە دووهۆک لە هەڵەبجە لە سۆران لە کەرکووک لە گەرمیان ئەینەن وەکو من هەمان چیرۆک کە پەیوەندە بەم یەکە ئەبێ ئەو باسکات ئەبێ ئەو بە مناڵەکە باسکات یعنی کەواتە لێرە کە من مامۆستایەک بم دە سلێمانی بچمە مامۆستایەک لە هەولێر هیچ کێشەیەکم نابێت مناڵک لە باخچەیەکی سلێمانی بێ بچێتە هەر شارێکی تر هیچ کێشەیەکی نابێت لەبەرێ پرۆگرامەکانمان یەک خستنی تیا و هەمووی یەک پاکێجمانێ و یەک بەرنامەمانەیە بۆیە ئەو
چیرۆکانی لە بەردەمی بەڕێزیشتایە ئەمانە هەڵبژێراون ڕێک لەگەڵ بابەتی یەکەکانە پەیوەندیان بەیەکەوە هەیە و بڕین باز لە هەمان شەکە بۆ نمونە من لە یەکەی ژینگە مناڵەکە فێری پاک و قاوێن یەکەم چیرۆکێکم هەیە پەیوەندی بە ژینگەکەمەوە هەیە من لە ڕێگەی ئەم کتێبەوە کە ئەم یەکێوە کۆمەڵشتی تیا ژماری تیا پیتی تیا لە ڕێگەی چیرۆکەکەشەوە هەمان شت بۆ مناڵەکە دووبارە گرنگیتان بە شێوەزارەکانی ژیاوە چونکە ئەمە لە یەکێک لە چیرۆکەکانە بە شازی بادینی بۆ نمونە چیرۆکەکان نووسراوە ئەی بۆ کتێبەکان و بۆ پرۆگرامەکان ئەوانش بە شێوازی بادینی بەڵێ چیرۆکەکە بە هەمان شێوە بۆ ئەوی ئێمە هەمومان زمانی کوردیە شارەزای زمانی کوردی بین و بتوانین وەکو یەک ئاخاوتن بکەین لەگەڵ یەکە لێرە لەو منتیقانی کە بە سۆرانی بڵێن منهەجەکە ئەخوێنن بە سۆرانیە لە ناوچانێکی بادینیە هەمووی کراوە بە بادینی بۆیە ئەو جیاوازێ ڕەچاو کراوە گرنگیشتان ناوە بۆی کازان مناڵ بەخوا ئایپاد و مۆبایل هەر بەکارهێن جا بەکاری بێنێ بوو بە دروستی بەکارینێ لەوانە ینی لە لاپەڕەکانە بۆ منە هۆنراوا بینم بۆ مسەمە هۆنراوی ئاڵاکەمە لە تنیشتەوە QR کۆدێک هەیە بۆ نەناسین و خوێندنەوەی ژمارە 14 QR کۆدێک هەیە ئەمانە مۆبایلەکە تێخەیتە سەر کامێرەکە لینکێکت بۆ کاتەوە ئەپێکدا بەزیینی ئەو ئەتوانن پێمە بە دایکان و باوکانی لە ئاگدارەکرێتەوە گۆرانی تیا بە گۆرانی و ئەمانە چۆنە شتێکمان لەسەرمە بەبارانی ئێستا کارانی سەرتا ئێمە بێ ئەو ڕاستێ بزانین تەکنۆلۆژیا و ئایپاد و موبایل بەکارهێنان ئەوە شتێکی واقعیە نابێت خۆمان لێلابین و ناژبێ بناڵی لێدا ببڕین لەبەرەوەی دوا ئەکەوێ لە پێشکەوتنی کۆمەڵگا بۆیە بۆ کار ئاسانکردنی ئەم پرۆگرامە لە هەموو بابەتەکان لە هۆنراوەکان لە ژمارەکان لە پیتەکان هەمووی هۆنراوی بۆ دانراوە بۆ نمونە بۆ هۆنراوەکان ئەو ئارێکە بۆی دانرا هۆنراوەکە یەکسەر بە سەوتێکی و گۆرانەکەوێتە سەر داتاشۆکەیان ئەو شتی پێی عرض ئەەکەی بە بەکارهێنانی مۆبایلەکە بەڵێ ئەگەر هاوڕانمان دانەیەک ئامادەی لەوانی کە ئامادە کراوە و QR کۆدانی کاخیتە سەری لە ڤیددیۆکان پێمە بە هەوڕێنمان ئامادەیان کردو لە شاشای بینین لە شاشای بینین ئەگەر کاکەنیادی دەرهێنەر ئامادێ پێکەوە چین بینەری یەکێک لەوانابین کە سکانی مۆبایلەکە یەخیتە سەر ڕاستەخۆ ئەی بینی ئاماژەی پەنجەکانم فێربوونا بۆ ژیانم ئاماژەی پەنجەکانم فێربوونا بۆ ژیانم یەک پەنجە بۆ پرسیارە بۆ مامۆستا هاوکارە یەک پەنجە بۆ پرسیارە بۆ مامۆستا هاوکارە دوو پەنجە دەست شوشتنە پاک و خاوێنی منە دوو پەنجە دەست شوشتنە پاک و خاوێنی منە سێ پەنجە یارمەتیە لە کاتی پێویستیە سێ پەنجە یارمەتیە لە کاتی پێویستیە چوار پەنجە خاوێنیە هێمای ڕەوشت بەرزیە چوار پەنجە خاوێنیە هێمای ڕەوشت بەرزیە پێنج پەنجە بۆ ڕوخساتە بۆ ئاو خواردن مابەستە پێنج پەنجە بۆ ڕوخساتە دەستان خۆش دەنگەکەی گاڵتان بژاردو ئاوازەکانیش بەڕاستی بۆ خۆی یارمەتی دەرە لە خوارەوە لە بەشی خوار و نووسیتانە بۆ مامۆستایان و پێشم وا بێتەندە ڤیددیۆمان بینی جەنابتان سیمینارتان کردوتۆ لە نێو باخچەکانە بۆەوەی ئێوە هەر پێتان وتون بۆ مامۆستان وانێ مامۆستانەوان ئەوانە نین فەرقی نیە مامۆستایە لێرەیە ڕوونکردنەوەیەکتان ناوە بە مامۆستاکان کە لێرەیە بۆنە لەمەڵێ باسی پیشەی جوتیار بۆ مناڵام بکە ناوی پێداویستیەکانی جوتیاران فێری مناڵام بکە ئەوە خۆی سەرپشکەلەوەی چۆن فێریانەکان بە پێ سیمینار و وەرکشۆپانی ئێوە فێر دەکرێن چی بڵێنەوە هەموو بابەتێک لە بابەتەکان لە خوارەوە تێکسی وامان نووسیوە بۆ مامۆستا ئەوەی کە ئایدی مامۆستای بۆمان
نووسیوە ئەشی لیا مامۆستا خۆی ئیشەکەی خۆی ئەزانێت کە ساڵانەکە و ئیشەکە بەڵام بۆ مامۆستامان تحدید کردووە لە چوارەکە قساکەی باش ڕوونکردنەوەیکی تریش دەتوانین لێرە بین ئێمە هەر بابەتێک لەمانە ڕێبەرێکی لەگەڵە ڕێبەری مامۆستایە ڕێک ئەو پرسیاری کە بەڕێزت ئێستا باست کرد ئەمە لێرە تایەتی لەم ڕێبەرە هەموو شتێکی تیام پلانەکەی تایە مامۆستا بە چ شێوازێک چ هۆیەک چ یاریەک بەکاربێنێت بۆیە ئەم ڕێبەرە بۆ مامۆستا زۆر گرنگە و لە هەمان کاتە ئێمە تقریبەن ئەوە بۆ ماوەی 2 هەفتە زیاترە ئێمە پێشە لە مانگی نوێە خولێکمان بینی لە شاری سلێمانی هەموو شارەکانی تریژ هاتنە سلێمانی بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەکان و بەڕێبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی و بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێزی نێودەوڵەتی لێرە هەموو شارەکانی تر هاتن لێرە خولێکی چڕ و پڕمان بینی بەیانی لە 8 تا سەعات 4 ئێمە لە خولاوین تەنانەت ڕۆژی هەینیش ئێمە هەر لە خولاوین چەندین قادە دروست کرا لەو خولەیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە سلێمانی 6 قادەی تایە ئەم 6 قادەیە هەستان بەکردنەوەی خول خولەکە ئێمە دوێنێ کۆتا ڕۆژمان بوو لە ناو شاری سلێمانیە بۆ ئەو دەباخچەیە کراوەتەوە کە 7 باخچەی لە ناو شاری سلێمانیایە 3 باخچەشمان لە دەرەوەی سلێمانیە پەروەردەی دوکان پەروەردەی چەمچەماڵ لەگەڵ پەروەردەی شار باشێر هەر ئەم قادانی کە ئێمە ئەو خولانەمان بینیوە 6 مامۆستای بەڕێز بوون هەمومان بە پێکەوە هەر یەکەمان دابش کراوین بەپێی پلانێک لە ڕێگەی بەڕێبەراتی گشتی پەروەردە و بەڕێبەرەتی سەرپەرشتیکردنی پەروەردەی بەڕاستی ئەو ئەوان زۆر هاوکارمان بوون بۆ ئەوی بتوانین ئەم پاکێجە جوانە بە شێوازێکی دروست لە ڕێگەی ئەو خولانەوە ئێمە بیگەێنی بە مامۆستا و بەڕێوەبەر و سەرپەرشتیاری ئەو باخچانە بۆی بتوانین بە شێوازە دروستەکە تێستەکە جێبەجێ بکرێت و دواتر پراپۆرتی خوان زۆر باشە لەشتان ساغ بەوێ بەردەوامیتان مامۆستا سۆزان من لە کاتێکا کە ئەمە هەندێک لە لاپەڕەکانی بخوێنەوە سێرم کرد تۆزێک بابەتەکە هەمە ڕەنگە هەستەکی بۆ نمونە منداڵ فێری ئەلفوبەی کوردی کە فێری وانەی زانستیەکە لەگەڵ ئەوەشا بابەتی بیرکاریش لەنێو ئەم کتێبە هەیە ئێوە چۆن ویستوتانە لەناو کتێبێکی لەم شێوازەیە منداڵ فێری هەموو ئەم جۆرە بابەتە جیاوازانە ببێت ئێم لە ساڵی 2001ەوە 2 دکتۆر لە ئۆردنەوە هاتن بۆ لامان خولیان بۆ کڕینەوە بۆ ماوەی 45 ڕۆژ شێوازی ئەم پرۆگرامی کە لەم کتێبانەیە هەیە لە ئوردنەوە وەرگیراوە باش ساڵانی ڕابردوو چەند ساڵی پێش ئێستا بەهۆی هاتنی بە شەوانەکانەوە تۆزێ ئەم بەرنامە گۆڕانکاری بەسەرهاو لەبەری بە شەوانە هاتە ناو بەرنامەوە کرا بە وانە بەوانە لەم کتێبەیە هێنیان ئەوەی کوردی بوو جیان کردەوە ئەوی بیرکاری بوو جیان کردەوە ئەمە بوو بە قورساییەک بۆ مناڵ چکە ئەوی ماڵین مناڵ لێڕێی یاریەوە فێر ئەکرێ نەک دەڕێی نووسین و خوێندن و دانیشتن وەکو پۆل بۆیە کاتێک کە بیرۆکەی ئەمە هاتەوە پێشەوە ئێمە هەمان نظامە کۆنەکەمان خستۆتەوە ناو بەرنامەکە ئێمە لە یەک وانەیە کە کوردیەکەی پیئەڵین بۆ نمونە ڕێنمایی ژینگەی پیئەڵەی ئەی بەستیتەوە بە ژمارەکە و بە ڕەنگ و بە شێوە ئەندازەکانیشەوە زۆر پێویست ناکە ئێمە دەرزێ دابرین بۆ بیرکاری مناڵ نیو سەعات دانیشێ چکە مناڵ لەو تەمەنەیە قابلیەتی و نییە 3 سەعاتی دابنیشێت وانە وەرگری حتا ئەگەر لە ڕێ چالاکیشەوە بێ ئێستا هەمووی کراوەتەوە بە یەک بابەت پیاڵین کارامەوە بەهاکان لە یەک بابەتە لە یەک نیو سەعاتی پاکێجەکە ئەتوانێت هەمووی فێر ببێت زۆر باشە چالاکی و ئاور و گۆرانی بەردام زۆر باشە لەشتان ساغ بێ مامۆستا دیمەن بابێ مۆلای بەڕێزت ئەمەی کە بەدەستی منەوە ڕێبەری پەروەردەی تایبەتە بێگومان بیرمان نەچێ پەروەردەی تایبەتی ژێکێکە لەوانەی کە زۆر گرنگە کە گرنگی تاوی پێ بدرێت لە هەموو قۆناغەکانی خوێندنە ئێوە چۆن لەنێو ئەم پاکێجە تازە ئەم پرۆگرامە تازەیە جێگی منداڵانی پەروەردەی تایبەتیشتان کردوتەوە جیا ناکرێنەوە بەڵێ جیا ناکرێتەوە بێت یەکەڵای مناڵی ئاسایی بکرێت ئەم ڕێبەری پەروەردەی تایبەتە ئەمە کەسانێکی لەو بوارە کە پسپۆرن دانراوە ئەتوانم بڵم ئێمە بەڕاستی من چکە پسپۆرەکەم پەروەردەی تایبەت نییە من لەو هینانە بووم لەو لیژنیانە بووم بەڵام کەسانێک دایناوە کە مامۆستایەک وی خوێنێتەوە بتوانێت سوودی لێوەربگرێت
ئەتوانێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵێک کابکە کە ئەچێتە ناو باخچەکە و چۆن تێکەڵی مناڵەکانی بکە و چۆن بتوانێت بیگونجێنێ لەگەڵ بواری ئەو بابەتانی کە لە ناو باخچایە. کۆتاشتیش کە پێم خۆشە قسەی لەسەرکەن ئەمە فۆرمی هەڵسەنگاندن بۆ مناڵی باخچە هەڵسەنگانیشان بۆ کرێمە مەسا سوزان دەرچوونوانە نیە لەو وەناغەیە بەڵام هەڵسەنگانێکە کرێ بۆ پێم وابێ 5 خاڵتان دیاری کردو زۆرم پێخۆشە بەڕاستی زۆر جوان بیر لە هەموو ڕاندەکان کراوەوە گەشەی هزریە یانی عقلی گەشەی زمانەوانی گەشەی ئاکاری و سۆزاری و کۆمەڵاتی توانای هوەری گەشەی جستەی و جوڵەی تەندروستی لەم 5 بوارەیە هەڵسەنگان هەموو گەشەکانیشە لە ناوە بە کردداری و بە جۆری چالاکی جیاواز کە بناڵەکە خۆشی پێ هەڵئەسێ لێراجێ کراوەتەوە. ساڵاتی پێشوو ئەو هەڵسەنگانی کە هەمان بوو کۆمەڵێ نووسین و خاڵ بوو کە مامۆستاکە مەحوەر بوو هەڵستا بە وەڵامدانەوەی لێرەیە مناڵ مەحوەرە لێرە مناڵ مەحوەرە ئەمەوەکو نمونەیەک وەربگرین زۆر شتی زۆنی شتیا بۆ خۆشمان خۆشە مناڵە ئەبوو دایک و باوکیش بەڕاستی لاواچە بیر لەوەش کرابێتەوە هەنی دایک و باوکی چێژ لەم با بڵێن چاپە تازەیە یان ئەم سیستەمە تازەیە وەرەگرێ بۆن مێسا ئەڵێ مناڵە چەند هەستی بەکارهێناوە ئەیگەێنم ئەتە مناڵەکە ئیگەێنێ وانێ مامۆستاکە هەڵسەنگانێکی بۆکە یەکەم هەستێک کە ئابۆ تۆ چێ بزان بزانی کامیان ئەدی بزانم قەچە کە بامیش هەڵسەنگانی کردو دەستی لێیاوە بۆنی کردووە هێشتا بەستامی نەکردووە بەخوا تۆ ناوەند و باش و زۆر باش دانێکتان بەکارنێناوە نانە باش نییە نانە باش نەبوو هەمووی بەکارێنێ ناڵم هەمووی ئەڵەم هێشتا زمانی لێ نەیانی تا هەستی تامکردنەکەی بەکارنێناوە دوایی یەکەم جار سێری کردووە بینی هاتۆ شلیکەکان باشی وانە لە ژمارد ناباشی تۆ دەستان خۆش بە مەسازدە خۆسەرکەوتوو بە نمونەتان زۆر بێ ئەمە بەڕاستی دەستان خۆش خۆریەوە دەرەخات بۆ بواری پەروەردە چکە ئەمە بەدەنچەکەیەتی بەڕاستی لە باخچەکەەوە دەست پێ بکەین مناڵمان لە باخچی ساوایانەوەمانە وەربگرێت دڵنیابیتر من ئەمەوەیەکێ ئیسافە باسکەم لێرە تەمان بەڕێزت ئاماژە بە خاڵێکی جوانەوتی دایکان و باوکانیش بە خێوکاران بە گشتی ئەتوانن بڵێن ئەها چۆنەڵی چێژێک لەو خۆی لێکێک خۆی لێکێک لە خاڵەکان و لە بەرنامەکانی ئەم پاکێجە نامێکی تیا بۆ بە خێوکاران بە سوپاسەوە ئێستا بە خێوکارانی مناڵان زۆر بە پەرۆشن کۆی بزان لە ناو باخچە چی ئەگوزەر و لە ناو قوتابخانەکانیشە چی هەیە یەکێک لە خاڵەکان لێرە ئێمە خاڵێکی تایە بڵین بەرنامێکی تیا ئەبێ بە خێوکاران لەگەڵمانابن بزانن بە بابەتەکانە چی هەیە و چۆن باس ئەکرێت و نامێکی تیا بۆ بە خێوکاران مەسەلەن هەر ئەوە ژنام بابزام ئاماژەشمان پیا لێرە ئەم ئارانە هەیە ئەمە دایکەکە لە ماڵەوە ئەتوانێ جارێکی لە یوتیوبە لە هەر شتێکا لە ماڵیشەوە کە مناڵەکەی داوای ئایپادەکەکە ئەتوانێت لەگەڵ مناڵەکەیە بەڵێ هەمان شت دووبارە بکاتەوانێ یەک خاڵی تریش لێرە هەیە بۆ ئەم پاکێجە تەمەەن بۆ هەڵسەنگاندنەکەی کە باسمان کرد بە هەمان شێوە ئەم هەڵسەنگاندنە دوو وەرزمان هەیە وەرزی یەکەم و وەرزی دووەم لە کۆتایی ساڵەکەیە ئەمە ئەدرێتەوە بە مناڵەکە ئەمە مڵکی مناڵەکەیە ئەیباتەوە بۆ خۆی دایک و باوکەکان ئەبینێت لە وەرزی یەکەمیشە بە هەمان شێوە دایک و باوکەکان بە خێوکارەکان ئەتوانن ئەمە ببینن و بزانن مناڵەکان چ سوودێکیان وەرگتووە لە باخچە و باخچەکە تا چەند بەو شێوازێ کە ئەوان چاوەڕوانیان کردووە بۆیە لەگەڵ هەر بابەتێک لەوانە با بیرمان نەچێ باسی هەندی ڕێبەرمان کە ڕێبەرێکە زۆر مهمە ئەم ڕێبەرێ ئێمە چکە لە باخچەیە بەس مامۆسایتیانە کۆمەڵە فەرمانبەریشمان لەگەڵایە کە تەواوکەری ئیشەکانی مامۆسان تەواوکەرن لە پەروەردەکردنی مناڵەکانە لەگەڵمانە ئەم ڕێبەرەش بۆ ئەوان دروست کراوە بە جوانی هەموو خاڵەکان دەستنیشان کراوە کارەکانیان چییە و بە چی لێ پرسراوە تێک لە سەریانێ بە هاوکاری مامۆستان خاڵێکی تر ئێمە مناڵان هاتوچیان هەیە هەر هەمووی دایک و باوکەکە نایهێن و بە خێوکارەکان نایێنێ هەنێکیان بە سیاری تریان هەنێکشان بە پازیان لێرەشا کۆمەڵی ڕێنماییتیا کە ئەو چکە لەگەڵ پاسەکە ئەبێت چاودێرێکی تیا بێ بۆ مناڵەکان ئایا ئەو چاودێرە چی ئەکا لە ناو پاسەکەیە و چۆن مناڵەکان پەروەرداکە چکە کە لە منی وەرئەگرێ ئەچێتە بەردەمی ئەو نابێ ئەوەی کە من لە باخچەکە جێبەجێم کردووە
ئەو بە شازێکتر مامەڵی لەگەڵ کا زۆر ڕاستە ئەمەش بە هەمان شوێ یعنی ئەگەر سەرنج بن لە ورد و دریشتی باخچەکە ئەگەر بینتە بەر چاومان بازنەیەەکە لە بیدایەتەوە کە مناڵەکە لە بەخێوکارەکە وەرئەگیری هەتا ئەو کاتێ ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەم پاکێجە ڕەچاوی کردو و هەمووشی وەکو سۆزان ئاماژەی پێیان منداڵ چقی بەرنامەکەیە منداڵ ئازادە لە بەکارهێنانی و پەروەردەیەکی دروستێ شێوازێکی نوێتر و باشتر بۆ هیوای دەستان خۆش بێت دووبارە سپاس ماندووانی کە لەگەڵ تانا بەشدار ڕاستە دەستێ ویلایەتان خۆش بێت کارێکی پیرۆستان ئەنجامدا و هیوادارین ئەنجامی تێستەکەش ببینیەوە کە دڵنیام سەرکەوتووە بێت دەست خۆش دووبارە